طبعا خلال ئەو ڕۆژانەی کە بەفربارین ڕووی هەرێمی کوردستان کردووە نێزیکەی 700 نەخۆش سەردانی نەخۆشخانەی کردووە لە ڕۆژی پێنجشەممە هەتا ئەمڕۆ ڕۆژی یەکشەمە. طبعا احتیمالە زیاتریژی بەسەوە ئامارەکەی نەتوانین بە دەقیقی کە برین، ئەمە حاڵاتی شکانمان زۆر هەبوو، یعنی خلالی ئەو سێ ڕۆژەی ڕابردوو ڕۆژی پێنجشەم و ڕۆژی هەینی و ئەمی ڕۆژی شەموو دوونێکە بوو نێزیکەی 6 حاڵەتمان سەردانی فریاکەوتنی نەخۆشخانەی ئاشتی کرد. ئەمانەش حاڵەتەکان تەنها دوو حاڵەت نەبی ڕەوانەی پارێزگای هەولێرمان کردن، ئەویش حاڵەتەکان بڕێک تون بوون کە لێرە نەشتەرگەریان بۆ ئەنجام نەدرا، ئەمە حاڵەتەکانی تر شکانەکانیان بەسیط بوو لە نەخۆشخانەی ئاشتی نەشتەرگەریان بۆ کرا. هەندێک حاڵاتی لاچوونی جونگەکان بوو، ئەویش لێرە چارەسەریان بۆ کرا و ڕەوانەی ماڕەوەکرانەوە. زۆربەی شکانەکان یان لە مارەوە دەرچووە پێی خلسکیە و پێی لە جێ چووەیان دەستی شکاوە، یان بەهۆی گەشتەکانەوانی لە دەوروبەری ئیداری سەربەخۆی سۆران کە چوینە بەهۆی گەشت و ئەوانە بوون وە زۆر بەشیان گەنج بووینە تەوانە زۆربیان. طبعا حتما بەهۆی ئەو بەسەڵەی کە بوو ئەو بەفرەی کە چکە ڕۆژی یەکەم کە بەفر بوو ڕۆژی دوم حتما عارد بەسیت و پلەی گەرمی زۆر دابەزی بوو، نزیکەی 8 تا 10 بن پلەی 0 بوو، ئەوەش بۆ سەبەبەک کە هاوڵاتیان تووشی ئەو ڕووداوانە بوون.